شەوچەلە یان شەوی یەڵدا. شەوی یەڵدا مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە، بەڵام زانیاریەکی تەواو ڕاست لەبەردەست نییە کە چەند ساڵ بێت. لەم بارەیەوە چەند گریمانەیەک هەیە. هەندێک لە مێژووناسان ئەیگەڕێنەوە بۆ 7,000 ساڵ لەمەوبەر، بەپێی ئەو نەخش و نیگارانەی کە لەسەر گۆزە و بابەتە مێژوویەکان بینراوە. ئەو هۆکارانە چین کە ئەم بۆنەیە لە کۆنەوە تا ئێستا یادەکرێتەوە و سەرچاوەکەی چی بووە. لەسەر ئەمەشان چەند گریمانەیەکی دیکە هەیە کە لێرەدا باز لە دوو گریمانای گرنگەکەی. یەکەم سەرکەوتنی ڕۆشنایی و ڕووناکی بەسەر تاریکی و شەودا. بژێوی و ژیانی خەڵکی سەردەمانی پێشوو لەسەر کشت و کاڵ و بەخێوکردنی ئاژەڵ بەڕێوە ئەچوو. هەر بۆیە گۆڕانکاری کەش و هەوا و ڕەنگدانەوەی هەبوو لەسەر ژیانیان. ئەزمونکردنی ئەم گۆڕانکاریانەی کەش و هەوا و کاریگەریەکانی ئەوە بووە دەواازەیەک بۆ ئەوەی بگەڕێن بە دوای فەلسەفەکەی. ئەوان بە جوانی هەستیان بە کاریگەری ڕووناکی و تاریکی سەرما و گەرما لەسەر ژیانیانە کرد. لەژێر کاریگەری ئەم هۆکارانە بوو گەیشتنە ئەو ئەنجامەی کا ڕۆشنایی و ڕۆژ و خۆر سیمبولی خوڵقاندن و باشەکاریە و لە بەرامبەریشدا شەو و سەرما نیشاندەری ئەهریمن و خراپەکاریە. بەم جۆرە ئەوان کۆتا شەوی پاییز کە درێژترین شەوی ساڵە ئەیان کرد بە جێشت، چونکە بەیانیەکەی ڕۆژەکانی بەرەو درێژ بوونەوە ئەڕۆن. بەم جۆرە لای ئەوان خوڵقێنەر بەسەر ئەهریمەنەکاندا زاڵ ئەبوو و سەرکەوتن بوو بۆ ئەوان. گریمانەی دووەم، ئاینی مێهریان میتراییسم یەکێک بووە لە ئاینە مێژوویەکان. مێهر ئاینی عێشق، میهرەبانی و خۆشویستن بووە. مێهرپەرستەکان شەوی یەڵدا بە شەوی لەدایکبوونی میترا دەزانن. بەم شێوەیە کە شەوێکی درێژ و ساردی زستان ئیسەدی مێهر لە ئەشکەوتێک دێتە دەرەوە و خۆرەکاتە خەڵات بۆ جیهان. شەوی یەڵدا لە دێرزەمانەوە تا ئێستا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. سەردەمی زۆر کۆن خەڵک ئاگریان ئەکردەوە و بە دەوری دائانیشتن، بەڵام ئێستا بە دەوری کورسی دائانیشن. تا ئێستاش ئەمە بەردەوامە. یەکێک لە سەرنجڕاکێشترین شتەکانی شەوی یەڵدا سفرە و خوانەکەیەتی کە بە چەندین میوە و چەرەز و خواردنی تایبەتی بۆ ئەو شەوە ئەڕازێنرێتەوە و ئەم سفرەیە بە چەند شتێکی تایبەت ئەڕازێنرێتەوە کە بریتین لە ئاتردان و بخوردان و ئاگردان و بەرسەم بوو کە بۆ نیایش و ستایش بەکاریانەهێنا. میوەکان بەشێکی گرنگن لەسەر ئەم سفرەیە کە هەر کامێکیان سیمبولی شتێک بووە و یەکێک لەوان هەنارە کە سیمبولی بەرەکەت و باروەری بووە و هەروەها هەنار بەهۆی ڕەنگی سووری نیشاندەری شادی و دڵخۆشی بووە. ئەوان لەسەر ئەو باوەڕەبوون خواردنی دەنگی هەنار خێر و بەرەکەت دێنێتە ژیانیانەوە. شووتی یەکێکە لەو میوانەی کە لەسەر خوانچەی شەوی یەڵدایە، بەڵام سەیرە لە شەوێکی ئاوا ساردی زستان شووتی بخورێت. شووتی میوەیەکی هاوینەیە، بۆیە دانانی شووتی لەسەر سفرە نیشاندەری گەرمای هاوینە. بەم شێوازە ساڵانە خەڵک یادی شەوی یەڵدا و شەوچەلە دەکەنەوە و بنەماڵەکان لە دەوری کورسی کۆ ئەبنەوە و سفرە و خوان ئەڕازێننەوە، بەدەم قسە و شعر خوێندنەوە درێژترین شەوی ساڵ بەڕێەکەن.